السلام عليكم ورحمة الله. برز كان بابزانين أو سيستم قرض ربوية بزانين تون إيشكات وتون هالأوسانة قال خوي داديني وتون برنجاري أبنوه أويكا لإخبار كان بسكريت أو هالأوسانة بتوكيه كوردة لجيهان أي خواوكم مشخورك وأويكا بيشكش أكريد هر أوندما بيشكش أكريد كا من لقل أو هالأوسانة بتسوكي خريج بين أجامان لهالأوسانة تركنا بيت كلا دعاتودا يأخذ لواني لا شو روجك الرب دكاز نازاني والله تعالى أعلم. بلان بابزانين أم سيستمات تون كاركات بوي كبرتساو رومبن بابزان كابري أمريكي على تيت. هلا بويك أو بازارة بردوام بيت يعني أم دولار كتساب أكريت أبيت كأدري بولاتك كان بالليام بكري نو بقرس بتسيب بسردات حكومي كلي بكري تبارد باش ما وشيت قرصتر بيت أبي زيادة وبار بدي توا لما كذا أبي قرز بكي بودانوي قرز كان وتسابش بكي بشي أوانش كواتا سيستم كوا بري وأروت بازياتر بوتان شيب كموا بويك برسا رومبن بشويشي أفلام كارتوني بابزان كابرات سوني باسكرت سيدك أما بانشي احتياطي أمريكية كسر بأمريكاينية أو باريكة تسابكات أداد با حكومتي أفروشيتا بقرز أداتا حكومتي أمريكا أو باريكة ورقلت إيشو كاري خوي بيزي بزيكات حكومة أمريكا سي أداتي ورقيش أداتي بناوي السندات باشا أبي حكمت كوعد بداك أو باري أداتوا ولا ما كاتش دا بالربا سيستمك وابري واروات أجر وانا كات يعني سيستمك ناميني بو هر أبي بو سيستما بو شيو بري وبروات حتى أو كاتي يتر كار أترازيتو وهالأوصاني تصير الرؤدة تكا سيستمك لسر زبلة بابزان أم زبلة تون توزيعي كان بسر جلاندا أي سبين بسر جلاندا سيريكا أبي PLN سندات حكومي باش أم سندات سيدكات باش احتياطي أي دبي ولاتا كاين اللي بكرناو كتشيكا هاو بيمان لقال أمريكا ياخذ أمريكا بخوشي وبناخوشي بسر جلاين ده أسبيند أبي سندات بكرن شيء إكريت كواتا خلكانك بنات ساري توشانا كان خلكانك شيش بنزاني تيوا أجرين بون من أم خلقة تاكا وكوابلن خانو أكره سيارة أكره ناو مال أكرههم بقرس بوش عقدار لا أمريكا لا أوروبا لا اسكندنافي هرتي لي برسيارة كي هم خانو كي هم سيارة كي هم ناو مال كي أتوانا بلم سطا نوت وبينزي بقرزيان هناوا سطا بينزي كده من بميرات بو بزي ما بي ياخذ إشكارة كي زور باش ببيت يعني تواني بيتي ببي قرز بكرة أو جينا أو كيتر هرتي تو أي بيني لبناي برز ولبناي لخانوي خلقو لسياري سد زاده كان أرون سطا نوت وبيز يطوانم بلم بقرز أكريو أفروشيتها بوش أما خلقا ياخد وول ستري أو بوا سلمة دارة برزكان هم اللي يندرينا لترامب راب قرتا قاتا بلاك روكو جولدمان سايكسو أو أنا حرهم يان اللي يندري كاركان يان حكومة ذا الصين ويابان وبريطانيا أو لاتانش كلا دواي خوي ورده تيوا أجلين يان بسريان دا أسبين بيان أنوشن أبي بجدار بن لو سيستما هرمية كبوتان باسكن بوستمك هرمي إن شاء الله درس كان داتو باسكن سيستمي هرمي سيان سيستمي بونزي سيا بلان أورو بابتك مانية كواتا أم سنداتا أبي أوانش بجدار بن لا كريني أو دولار ياخد ويدانوي ببور لا كباركة إيشو كان أبي أو بارد بقرة بوت توشي هالأوصاني تصرنا بيت سيدي كين كاتي أو أنا كريان ذا سلسلة آسي تاك يان سرمادار يان حكومة كان أبي سرداتي حكومتي بكرن بو سلسلة حكومتي بكرن سيديكا كتسينو سراوا لبر أوي أم خلكان بو إكرن لبر أوي ريسكي كما يعني متزازفي كما أظن حكومتي زبلاحي وكو أمريكا أظنك أو بارين أداتوا بوش السردات أكرن بقرزو بالربا يعني باركة أدنوا حكومتي بابن أو باركة
با بڵێن بەریتانیا و سین و یابان و عێراق و خەلیج و سعودیا و ئەو وڵاتانەی کە دۆلار ئیش پێ ئەەکەن کە دۆلارەکە شتەکە فرۆشتنە حکوومەتی ئەمریکا دۆلاران ئەداتێت کە دۆلار ئەداتێ ئەبێ ئەو دۆلارە بگەڕێتەوە ئەگەر شەرنی هەمووی بگەڕێتەوە بەڵام ئەبێ زۆر بگەڕێتەوە بۆچی بۆی کە ئەو هەموو پارەیە کە چاپەکرێکەی سێگەڵدانەدراوە هەڵ ئاوسان دروستەکە بۆیە لە جیاتی کاغەزی سەوز با بڵێن دۆلارەکە کاغەزش سپیانەداتێ بە ناوی سەرنجدات هیچ فەرقیشی نییە ئاگادار بەس ئەوەندە چاواشەکارێکەیە کەواتە لێرە لەبەرچی خەڵکە ئاکریت هەتا لەسەر ئاستی تاک با بڵێن سەرنجداتی ئەمریکیان کڕیوە یاخود ملیاردێرەکان یاخود حکوومەتەکان سیدکە کەواتە ئەم سیستەما بەردەوام بێت ئەبینیت دۆلار چاپەکرێتن و سەرنجدات دەرەکات سەرنجدات ئەفرۆشتەوە ئەو وڵاتانەی کە هاوپەیمان یاخود بەشدارن لەو سیستەمە دەتزالیە سیدکە بەو شێوەیە ئەو سیستەمە بەڕێگاڕوە ئاگادار بە هیچ علاقەی بەوەدا نییە و خەڵکانێکڵێک پارە بانک پارەی داناوە ئەجە خەڵگەچن بە قەرز لێ ئەکردن و بە قەرز دێنن و لەبەرەوەی قازانجی و لەو ڕیبایەدا نە قازانجی لە قەرزەکەدا خودی قەرزەکە چونکە بە قەرزەکە توانی پارە کۆپی بکەن ڕسیدی بانک بەرزەبێتەوە بەو کاتە دەتوان پارەیە کۆپی بکەن و لە ئەنجامی کۆپیکردنە پارەکەش ئەبێ ڕێوشێن بگرنە بەر بۆی کە پارەکە سەحب بکەنەوە بۆی کە پارە زۆر نەبێ هەر زۆرە بەڵام تا زۆر نەبێ بۆی کە تووشی هەڵ ئاوسانی گەورە نەبنەوە بەو شێوە ئەو سیستەمە بەردەوام بێ سەرکە ئەم وڵاتانە ئەوانە سەرنجدات ئەکردن و هەر بە قەرز هەمووتە چه حسابە لەسەر حکوومەتی ئەمریکای قەرزدار حساب بێت بۆیشە وردە قەرزی بانکی لەسەر زیادە بێت و بانکانی ناوخۆشی قەرزی زیادە بێت لەسەر حکوومەتی ئەمریکای و قەرزی سەر حکوومەتەکانیش ئەکەوێتە سەر ئەوانە زیادە بێت و ئەوانش لە ناوخۆیان خۆیاندا بە هەمان سیستەمی بانکەکە ئیشەکەن قەرزەدەن بە میلەتەکان و بە سەرمایه‌دارەکانی ناوخۆ بە حکوومەتانەی کە ئەکەونە ژێر ڕکێفی ئەوانەوە یعنی سیستەمی باڵباڵی ئینشاڵڵا باس دەکەین چۆن ئەم وڵاتانە ئەوانش قەرزەکەن بۆی کە بدەنە خەڵکانی ژێر دەستی خۆیان یان ئەو وڵاتانەی کە داگیرێکن ئینشاڵڵا هەمووتان بۆ باسەکەم پشتیوانی خۆی گەورە بەو شێوەیە بینی کەڵەکە ئەو قەرزە کەڵەکە بێت ئەو لەی وەرەگری ئەو لەی وەرەگری ئەوەیدا بە خەڵکانی دیکەیە هەتا ئەو کاتەی کە ئینسان تووشی ئەوەی کە تازە باسی کرد و ئەلێ ئەو هەموو قەرزە ئەبێ و قەرزەش بدرێتەوە لە ئەنجامی ئەوەشە ئەلێ هەردەمە ئەلێ تاگاتە حالەتێک کە ئێمە کاتە ناتوانانی بیدەینەوە و ئەو کاتە سیستەمەکە ئەتەقێت و هیچ لەی سەر هیچ نامێنێت و کە ئەوانەی کە لە خوارەوەش قەرزیان کردو هیچ پاریان نامێنێت بۆ چونکە لە توانای توانای ئەمریکادا نامێنێت ئەو قەرزانە بداتەوە یاخود سیستەمەکە بەڕێوە ببات چووکە لەبەرچی لەبەرەوەی ناتوانێت ئەو هەموو قەرزە بداتەوە و ئەو سیستەمێکە بنیاتیشی ناوە کە لە خوار خۆی هەر هەمووی وەکو تەزبیحێک چۆن داوکێ پترێک لە دوای یەک هەمووی هەڵەوەشێتەوە هەمووی ئیفلاسەکەن هەر هەمویان بە دوای خۆدا ئیفلاس پێدێنێت ئەمە قسەی ئەمریکی خودی خۆیان و ڕۆژ ئاوایەکان خودی خۆیانن با بزانین ئەم کابرا ئەمریکی ئەڵێتی ئەڵێ حکوومەتی ئەمریکای ئەو پارەیە ئەبێ بداتەوە بە ئەم قەرزە بداتەوە لە هەمان کاتە بەڕی باش یعنی ئەوەی کە فرۆشتی بە حکوومەتەکان بە سەرمایه‌دارەکان و ئەوەی کە لە بانکی فیدراالی وەری گرتووە بە هەماشەوە ئەم پارەیە بداتەوە و زائیدەن بە ڕیبایەکەش لەبیرت نەچێت یان زیادەش دێتە سەرێ ئەلێ ئەم پارێش لە توانای حکوومەتی ئەمریکای دا نامێنێت سەیری ئەلێ بەڵکو ڕیبایەکەش پێ نادرێتەوە نەکەتە قەرزەکەیە ئەبێ قەرز زیاتر بکە بەس بۆی کە بتوانێت ڕیبایەکەی پێ بداتەوە دەبینە بە چای خۆتە ئەم قەرزە سەبەر زیادەکات سەیریکە ئەلێ ئەم بەو شێوەیە قەرزەکە با بڵین ئەوەی سیستەمەکە بۆ باسکردن بەو شێوە پارەکە ئەو سیستەمێکە ئێستا مەتەی داینە ئەو پارەی گیرفانمان بەو شێوەیە کارەکات بانک چاپێکات و ئەیدات بە حکوومەتێ و حکومەتەوەی بداتەوە بە قەرز و بە ڕیبە بەو شێوەیە بابزانین چیەکات سەیریکە ئەو وڵاتانەی کە لەگەڵ ئەمریکا کارەکەن لەسەر ئەم سیستەمە بەڕێگاوە ڕۆن و پاڵپشتن بۆەوەی کە ئەمریکا لە هەڵ ئاوسانی چڕ بپارێزن تا ئەو کاتەی کە هەمویان بێکەوە ئەسنە زبڵدانەی مێژووەوە یاخود هەمویان پێکەوە دائڕمێن سەیریکەوە لە ئێستاکە هەموو جیان توش بووە بەڵام کەمیان زۆر تێوەگرانەکەی جیاوازە
ئەڵێ بۆ نمونە کۆریا و یابان با بڵێن کەلوپەلیان هەیە کار سیاریان هەیە ئەو شتان ئەفرۆشن بە ئەمریکا سعودیا وڵاتانی خەلیج و ڕۆژهات ناوەڕاست و سین و ئەوانە هەرکەسە و هەرچی هەیە ئەوەی نەوتی هەیە ئەوەی کاڵای هەیە ئەوانە ئەو وڵاتانە سیرکە ئەبێ سیرکە ئەمە سعودیایە وڵاتانی خەلیجن سینە یابانە کۆریا ئەو وڵاتانە شتەکانی خۆیان ئەفرۆشن بە ئەمریکا ئەمریکا چی هەیە دۆلارەکەی هەیە کە لە سەرچاوەکە لە بانکی احتیاتی ئەمریکی وەرگرتووە بە قەرز ئەبێ ئەو وڵاتانە ئەرێگەر بێت و ئەو وڵاتانە ئەمریکا لێ بگەڕێت ئەو پارێکە وەریان گرتووە ئیش پێ بکەن چیان ئەو وڵاتانە بەهێزە بن بەڵام ئەمریکا بەوە ڕازی نابێت بۆ ئەڵێ ئەبێ بەشدار بن لە دابەزاندنی هەڵئاوسان ئەجینە ئەو دۆلارە کە زۆر بوو ئەبێ بگەڕێتەوە ناو احتیاتی ئەمریکی بۆ چونکە زۆرە کە زۆر بوو ئیتر بە هیچیش کۆپی کراوە یعنی هیچ مەسروفی نییە هیچ لەگەڵ دانەدراوە ئەم وڵاتانە وا هەمسەری گەورەتریشە بن لە ئەمریکایە بۆ چونکە کاڵایەکانیان ئەفرۆشن ئەبێ بەشدار بن لە دابەزاندین هەڵئاوسان و ئەکەونە ژێر ڕکێفی ئەمریکا بۆی کە لەگەڵیان بەشدار بێت ئەگەرنا هەمویان بێکەوە لە ناوەچن بۆیە بێت چی بکەن سەیرەکە دەوان ئەو بازەتو لەوانە بڵێ بۆچی ئەوانە بێکەوە کار ناکەن بە ئێستا بێکەوە ئەنوێ کار بکەن بۆی کە لەو سیستەمە دەجالیە لە پەیمانای لە ڕێکخراوی بابلێن برێکس ئەو وڵاتانەی کە ئەیانوێ ڕزگاریان بێت ئیتر هەنگاویان ناوەتە بەر ئینشاڵڵا داتو دەباسی ئەوشەکەین کە چۆن ئەیانێ خۆیان لەو هەڵئاوسانە ڕزگار بکەن ئەگەر بتوانن سیرکە ئەبێت ئەو دولارە بدەنەوە چی بکڕن سەنەدات بکڕن ئەبێت سەنەدات بکڕن بۆ چونکە ئەمە چارەسەری ئەم کێشە ئاکاتن وردە ئەبێ ئەبێت بەو شێوەش ئەوش دلاران ئەداتێ سەنەدات بکڕن و کاڵەکای خۆشیان سوتەمەنی خۆیان چیان هەیە سعودیا و سین و ئەوانە ئەبێ ئەو شتانە بەردەوام بن لەو سیستەمەی بەردەوام بن ئەوش قەرز دەکات و ئەوش سەنەدات ئەدات و سەنەداش ئەبێ ئەوان بکڕنەوە ئەشیاکان و سوتەمەنیەکان و گاز و بنزینە چیان هەیە بفرۆشن بە ئەمریکا ئەم سیستەمە بەو شێوەیە بەڕێوە ئەڕوات کەواتە ئەو وڵاتان کە بە دولارش دەفرۆشن ئەبێ لەناو ئەو سیستەمەدا بخولێنەوە ئەجینە توش جیهان تووشی هەڵئاوسانی چڕ ئەبێت کەواتە بەو شێوەیە ئەم سیستەمە بەرداوامە بێت باشە بەڕێزەکان ئەم سیستەمە ئەگەدار نە لە زانکۆ فێرتانەکە لە تەلەڤیزۆنە باسەکرێت بەڵکو ئەمە وەزعی سیستەمی بەو شێوەیە ئەو سیستەمە ئەڕواتن هەتا ئەگاتە حاڵەتەوەی کە لە توانای مرۆڤایەتدا نامێنێت. کوێشەکە تێگەستاسە ئەڵێ ئەگەر بێت و ئەو سیستەم بەو شێوە بەڕێوە نەڕوات ئەگەر ئەو پارەیەکە ئەگەر کەسانی قەرز نەکەن حکومەتەکانی قەرز نەکەن پارە دروست نابێ کە دروستیش بوو ئەبێت ئەو پارەیە بدەنەوە ئەمریکا بۆ ئەوەی کە سەنەدات بکڕن و بۆ کاتێکی تر ئەم قەرزە وردە بدرێتەوە نەک لە ناکاوڕە هەموو پارەکە بچێشنەوە یان هەموو پارەکە هەموو گل بدرێتەوە بەڵکو ئەبێ بەو شێوەیە سەنەدات بکڕن و قەرزیش بکەن ئەبێ قەرزیش بکەن کێشەکە لەوەدا ئەبێ قەرزیش بکەن ئێستا وڵاتیکو سعودیا خەلیج ئەوانە بۆچی مشتری باشن لەبەرەوەی قەرزێکی زۆرەکەن و سەنەداتیش ئەکڕن بۆشە لە بژانەوە سەریعن بۆ چونکە ئەبێ وا بکەن ئەگەر وانەکەن لەو سیستەمە ئەو سیستەمە هەڵ ئەوەشێتەوە یاخود ئەمریکا ڕازی نابیلیان بۆیە بۆ ئەوەی توش هەڵ ئەوسانی چڕ نەبن ئەبێ ئەو سیستەمە بەو شێوە بەڕێگاوە بڕوات ئەگەرنا تووشی هەڵ ئەوسانە بن لێرەدا ئەمە ئەوە تێگەیشتن ئەگەر ئەوە نەبێ کراش دروستە بێتن داڕمانی ئابووری دروستە بێت هەرچەندە لە بەردەمماندا بەڵام چۆن بڵێ سەبر تاخیر یەکەن بۆ کاتێکی نادیار ئەم سیستەمە بەو شێ بەڕێوە ئەڕوات ئەو وڵاتانێک کە لە ژێر ڕکێفی ئەم سیستەمەدان ئەگەر سعودیا زۆر ئەڵێن بۆچی باشە سعودیا وڵاتی ئیسلامیەکان بە جواب نایە کە لە غەزە ئادرێ یاخود شەڕێکە کرێت لە سووریا لە هەر جێگایەکە بۆچی بە جواب نایە چونکە نازان لەبەر چی بە جواب نایە لەبەر ئەوەی نازانە ئەو وڵاتانە ڕاگری ئەم سیستەمەنە بەشدارن لە دۆلارەکە بەشدارن لە ئەوەی کە ئەمریکا نەکەوێت توش هەڵ ئاوسانی چڕ نەبێت وە لە ماکەدا سودمەندیشن لە کات یعنی بۆ کاتێکی بۆ ئەو کاتە ئەگەرنا بۆ تاتای سودمەند نابن یعنی لە داهاتوودا توش داڕمانی گەورە زۆرە بن ئاگادار بە داڕمانی زیانی داڕمانی ئەخلاقی بۆش ئەبینیت ئەمریکا تووشی چ دەردێکە بێت یان ڕۆژ ئاوا بە شێوە گشتێکە ئەو وڵاتە ئیسلامیش بە هەمان شێوە تووشە بن بۆ چووکە ناو سیستەمە دەجالیەکەدانە بەو شێوەیە کە بەڕێگاوە ئەڕوات با بزانین سەیری بکە
ئەمە پیلانەکە وایە باشە وڵاتەکان بەو شێوە دۆلارە تێوە ئاگرلێندرێن بۆ ئەوەی کە بۆ ڕزگارکردنی و بەهێزکردنی ئەمریکا باشە بابزانین ئەزانن لە مانجی 11 2024 بابزانین ئافرەتێکی ئۆپۆزۆسیۆن ماوەی 1970 چۆن باسی ئەم ناحەقیەکات کە ئەمریکا ئەیسەپێنێت بەسەر چێن عێراق و سووریایە باشە بابزانین چۆن باس تاخوا هەتا ئێستاکە هیچ ئەندام پەرلەمانێکی عێراقی پەنجەی خستۆتە سەر ئەم برینە باسی بکەین ئەمە چاکلین ناستیکە بزان باستیەکەت ئەوانە کە تێگە بە ئەمە بخوێنەوە سیرکە ئەلێ لە 2003ەوە ئەو نەوتەی کە ئەفرۆشێ عێراق ئەچێتە گیرفانی بانکی احتیاتی ئەمریکیەوە یەکسەر مباشرەتە سەر وێندرەوە ئەوانی چۆن بەکاری دێن چونکە ئەو داهاتی عێراق هەر هەمووەتێتە بانکی احتیاتی ئەمریکیەوە ئەوانی سیەکەن سیرکە ئەمریکا سند بە سند ئەو پارەیە کۆنتترۆڵەکات لێ ناگەڕێت بە هیچ شێوەیەکە ئەم بۆ خۆراک بۆ داودەرمان بۆ چەک و تەقەمەنی بۆ هەشتێک کە بەکاری بێنێت ئیلە ئەبێ ئەمریکا ئیمزای لەسەر بکە کە ئەو پارێ بۆ ئەو شتە بەکەڵک دەیان بەکەڵک نای ئەگەرنا ڕازی نابێت ئەو پارێ بۆ هیچ شتێککە بەکاربێکەوەتە کۆنتترۆلکردنی هەمووی ئەجە لە درێژە قسەکانی ئەڵێت ئەمریکا بەو زەختێکە لەسەر عێراقیەکات ئەتوانێت چۆچی پێدا بنێت بۆ بەرژەوەندەکانی خۆی حکوومەتی عێراقی بەکار بهێنێت و هەرچی داواکاریی عێراق ناتوانێت جێبەجێ نەکە بۆ چونکە هەموو درا و داهاتەکەی لەژێر کۆنتترۆلی بانکی احتیاتی ئەمریکا بەچیژە فرۆشی بە دۆلارە دۆلارەکەشی ڕوحی دۆلارەکەش لای خۆیەتی هەر دەماچی مەبەستی لێبوو بێک کلیکە پارەکەی جامە دەکات و پارەی نامێنێ بۆش ئاگادار بن رووسیا لە دەستپێکی شەڕەکەیە 320 میلیارد دۆلاری هەبوو لە ئەمریکایە هەر بە وەڕقە بەناو یەکسەر پارەکەی جامد کرد و ڕایگرت و پارەکەی لێ خوارد باشە ئەفغانستان 8 میلیارد دلاری هەبوو ئێستا پارەکەی لێ جامد کرد لێ پارەکەی ناداتەوە عێراقش بە هەمان شێوە هەر شتێک بە قسەی نەکرد یەکسەر پارەکەی لێ ئەخواتەوە پارەکەت نێدەوە دۆلارت نەما چیەکە وەکو لەو ساڵان ڕابردوو ئاگامان لێبوو کەمی پارە ئەخستە بازارەوە دیناری عێراقی 170,000 دینار بوو چونکە پارەی خستە بازارە بەڵام کەمێکی لێ کەم کردبووە بە قەدرە ئەم کەمکردنە ئەگەر بڕی قوتی کرد هەر نەیدا کەواتە چیمان هەیە بەکاربێنین زێرمان هەیە زیومان هەیە چیمان هەیە هیچمان نیە کەواتە بزانت چۆن کۆنتترۆلی ئەو وڵاتانەی کردووە پرسیارەکی تریش ئێستا سووریا ئەسەد نەما خوا لە ناوی با خوا چۆن لە دنیادا ڕووی ڕەشکردی شار لە قیامەتیشان ڕووی ڕەشتریشە بێت باشە چۆن لێگەڕان بەوەی کە ئەبوو محەممەد جۆلانی بێتە سەر حکم لە کاتێکە ناوی لە ناو لیستی ڕەشیشتا و نرخی سەرەکەی 10 میلیۆن دلار یان هەر کەسێک بیکوژێت لە ناو لیستی ئەمریکای تێدا هەر کەسێک بیگرێت 10 میلیۆن دلار ئەمریکا پێدا لە کاتێکا دی بۆ چی بوو لە شەو ڕۆژێکە لە دە ڕۆژە هەموو سووریا بابن ئەو منطقانێکە لە بەردەستی ئەسەددا و هەر هەمووی خستە ژێر کۆنتترۆلی ئەوەوە و بەبێ ئەوەی کە تەقەشی لێ بکاتن و بەڵکو پێشی ڕازیە و لاوانە لە داهاتووشدا ناوی ناو لیستی ڕەششا دەربێنێت و کارێکی لەگەڵا بکات ئەمە جێگای پرسیارێکی یەکزار زۆری خەڵکانە زۆریشم گوێگرم تاخۆ خەڵکانێک هەست درک بەواکەن هۆکاری ئەمە چ بوو بە هۆکارەکەتان پێ بڵێم کە لە 2020ەوە محەممەد جۆلانی ئەبوو محەممەد جۆلانی لەگەڵ ئەمریکای کارەکات بە چ کارکردنێک بۆیشە لێی ڕازی بوو چونکە ئەویش هاتە ژێر ڕکێفی ئەم سیستەمەی ئەمریکا لەوانە پێتان سێری بەڵام بە گوێ لە ڕابگرین بە عەرەبیشە بە گوێ لە ڕابگرین بزانین ئەڵێن چییە
بخوێنەوە ئەگە سەڵتەکەی باش نەبوو. سیرکە ڕازی بوو کە لە خوارج نووسراوە ئەلێ لە 2020ەوە پیلانش تریدانە بەوەی کە ئەو منطقەی کە لەژێر کۆنتترۆلی خۆیدایە بیبەستێتەوە بە عالەمی خارجی بەچی بە ما یعنی ڕبط النظام الهيئة الاقتصادي بە نظامی اقتصادی جیهانی بیبەستێتەوە، یعنی بەچی بە دۆلارەکەی بیبەستێتەوە، کەواتە ئەویش هاتە ژێر ڕکێفی دۆلارەکەی. بۆ چونکە 2016 بوو لەو ساڵانە بوو باسم کرد، گوتم ئێران ماوە، سووریا ماوە، کۆریای باکوور ماوە، ڤەنزوێلا ماوە، ئەوە سووریاش کەوت لەو کاتێوە کە ئەبوو محەممەد جۆلانی ڕازی بوو بەوەی کە دۆلار ببێتە نەختێنێ وڵاتەکەی و بێتە ژێر ڕکێفی چی بەسترێتەوە بە نیزامی هەیەی اقتصادی عالەمی. ئەو کاتە ڕێگان پێدا بەوەی کە دیمەشقیش شایستەی تۆ بێت، نەک هەر ئەو مندیقانێکە لە ژێر ڕکێفی دابوون. سەیریکەن مەبەستەکەی چێ حتممە دەبی مەبەستێک بڵێ ئەلێ بۆی کە معیشی خەڵک چاک بکرێتن و بۆ حیمایەتی کردنەوە مندیقانێک لە ژێر کۆنتترۆلیشی دایە و ئەوانش لە خۆیان ڕازی بکاتن و بەوەی کە قبولی بکەن لە ناو کۆمەلگای جیهانە و ناوی خۆشی لە ناو لیستی چیرۆریستا دەربێنێت. باشە پرسیارتان لەوە کردووە ئەمە چ عیلاقەی بەوەدا هەیە؟ من چەند ساڵ بەلێسا باسیەوەم کردووە، وتیتم شیعە بێ یان شوعی بێت، جیهادی بێت یان مەدخەلی بێ، هەر کەسە بێ مادەم بەو دولار ڕازی بوو لە ناو لیستی ڕەشا دێتە دەرەوە، لە ناو لیستی ڕەشا دێتە دەرەوە. سین شوعیە بۆ لە ناو لیستی ڕەشدانە لەبرێ دولارەکە بەکاردێنێ. رووسیا بە هەمان شێوە دولارەکە بەکاردێنێ، بەڵام ئێستا کە نوێ بەرەنگاری ببنەوە یاخود هەندێک ڕێ و شوێن بەکاردێن، ئەمە شتێکی دیکە و ئەویش بەرامبریان ئەوەستێتەوە، بەڵام ناوی خۆ ناو لیستی ڕەشدانیە. کەواتە ئەو وڵاتان یاخود هەر کەسێک بیت، شیعە بێت، سوننی بێت، مەدخەلی بێت، جیهادی بێت، هەر کەسێک بێت، مادەم ئەمەی قبول کرد لای دولاری قبول کرد، کەواتە ئەویش قبوڵە. ئەمە تا قسەی خۆیان زەن ئەم ڕێپۆرتاژی کەنجینە ئەمە هی بزەبت 11 مانگی 2024 دەرچووە. بەڵام ئەو هاوپەیمانێتی ئەبوو محەممەد جۆلانی لەگەڵ ئەمریکا لە ساڵی 2020ەوە سەری هەڵداوە بۆشە، لەو کاتەوە بە قووەتیان کردو بابن سەگوت تەقەمەنیان پێدا و حتا وعدی دیمەشقیان پێدا و دیمەشقیان پێدا و بۆ چونکە ڕازی بوو بەوەی کە بێتە ژێر ڕکێفی ئەم سیستەمەیە کە بۆی کە هەرچی داهاتی هەیە ئەژ وەکو عێراق ئەچێتە نێو بانکی احتیاتی ئەمریکیەوە، ئەویش کۆنتترۆڵەکات کە چی پێ بکرێت، چی پێ نەکرێت، چی پێ نەکرێت، پێ بکرێن پێ نەکرێت، ئەگەر داودەرمانە، ئەگەر تەقەمەنیە، ئەگەر فیشەکێکە، ئەگەر باڕوتێکە بەبێ ئیمزای ئەمریکا ناتوانێت بکرێت، بۆ چونکە دۆلارەکەی لە نێو بانکی احتیاتی ئەمریکیدایە کە لەژێر با بڵێن هەیمەنەتی ئەمریکادایکە ئەوانش بێکەوە کارەکەن بۆی کە چێ بۆ هێز چ بکرێت و چێ بۆ هەیە هیچ نەکرێت وەکو عێراق. کەواتە لەوە بەولاوە بۆیشە بە هەمان شێوە دەستی بەچی کرد، دەستی بەوە کرد کە لە ناوبردننی هەموو ئەو کەسانەی کە پێچەوانەی ئەو ئەجولێنەوە و پشتیوانی تورکیا و پشتیوانی ڕۆژئاوا و لەسەری هەمووشانە پشتیوانی ئەمریکا و ئیسرائیل مادەم هاتە ژێر هەیمەنەتی اقتصادی عالەمیەکەیە بەوەی کە هەموو پارێ و داهاتی وڵاتەکە بچێتە ژێر بانکی احتیاتی ئەمریکیەوە. بۆیشە دەستی کرد بە پاکردنەوەی سووریا لەوانەیە کە بێگانەنە، لەوانەیە کە لەگەڵیان نانەژێت ئەم ڕکێفەیە ڕکێفی ئەم سیستەمە عالەمیە اقتصادیە، لەو کاتەوە بەرامبەریان وەستاوەتەوە و دیمەشقیان پێدا. کەواتە ئەم ناڵم ئەمە شتێکی باشیان خراپە، بەڵام ئەمە ڕاستی ڕووداوەکانە، هیچ علاقی بە شتەکانی دیکە دانیە بڵێ ئەسەد زەعیف ببوو ئێران پشتیوانی نەکرد، ڕاستە ئەوەنە پشتیوانیان نەکرد بۆ چونکە زانیان کە تورکیا و ئەمریکا و ئیسرائیل و هەموو پاڵپشتی جۆلانی ئەەکەن، بۆشە شەڕێکی خوێناوی زۆر ڕووی ئەدا، یعنی دەرەقەتیشیان نەداتن، کەواتە باشترین حەل بۆوان ئەوە بوو کە چۆلی بکەن بۆ ئەبوو محەممەدی جۆلانی بە پشتیوانی ئەمریکا و ئیسرائیل و تورکیاش بە هەماشە، چونکە ئەوانە هەر هەمویان لەژێر ڕکێفی ئەم بازاڕەدانە، لەژێر ڕکێفی ئەم سیستەمە
دراویە دۆلاریە دانا کە لە پێشتر بۆ باس کردوونە کەواتە بەڕێزەکان خۆشەویستەکانم ئەمە کڕۆکی کێشەکانە ئاگادار بن ئەمە حقەتی کێشەکانە و حقەتی هەڵ ئاوسانەکانە و ململانەیە سیاسیەکان و اقتصادیەکان هەمووی لە ئەنجامی ئەم شتەوەیە ئێسراڵدات کەواتە دۆلار بە دۆلاریکردنی وڵات ڕازیبوونی ئەمریکایە و پشتیوانیش دەکات ئەگەر ئەوە نەبوو ئەوە ئەبێت چاوەڕێی ساڕۆخەکانی ئەمریکا بکەیت کاتیژە ناو سیستەمەکە بەو شێوێ پارە دۆلارەکە چاپەکرێ و بە قەرز ئەدرێت بە وڵاتەکان و بە ڕیباش ئەدرێتەوە بە هەمان شێوە بەو شێوە بەردەوام بێت ئەزا عێراق و سووریا ئەوان هەم کەوتنە ژێر ڕکێفی سیستەمە عالەمیەکەیەوە و ئەگەر ئەوەش ڕازی نەبوو ئەوە بێکوانە چەند ناو لیستی ڕەشەوە ئەمە ڕووداوەکان بوون کە بۆم باسکردن ئیتر ئەتا ئەم سیستەمەش بەردەوام بێت هەڵ ئاوسان دروستە بێت زێر بەرزە بێتەوە زیو بەرزە بێتەوە و هەموو ستەمەنی و کاڵەکانیش لەگەڵ خۆیدا بەرزێکەوە خانوبەرە و بەو شێوانەیە کە ئێوە لەو 50 ساڵی ڕابردوو بە شێوێکی بەرچاو پێوە دیارە کە شتەکان چەند گران بوونە بۆشە ئێستاش پێتان ئەڵێم ئاگادار بن ئەوەی کە پێتان ئەوەی پێ ئەکرێت کەس پارەی لە ماڵەوە نەبێت یاین دائیم هەر دراوێک بێت دۆلار بێت پاوەند بێت یۆڕۆ بێت تومەن بێت لیرە بێت دینار بێت هەر دینارێک هەر شتێک بێت مادام پارەتان هەیە بە کاڵای بدەن باشترین کاڵاش زێڕ و زیوە ئەوجە بە مڵکە بە زڕاعەتە بە مەڕ و ماڵاتە باشە ئەوەی کە ئەتوانێت بە گەڕی بێخی گرنگەوەیە پارە نەڵێ مەڵێ پارەم با لە ماڵی هەبێ مادەم هەردای ئەنەی بیکە بە زێڕی دابنێ بەڵام ئەگەر بە گەڕی دێخی بۆ کارێکی باش ینی ئیشت بۆ کاتن و بە مڵک کە لە بەردەستت دابێت ئەوە بێگومان ئەو کاتە زەر ناکەی بئیذنیلا چونکە ئەم سیستەمە گرانی و هەڵ ئاوسان لەگەڵ خۆی دادنێت تا ئەگەینە حالەتێک کە توش داڕمانی گەورەی جیهانی ئەبین خی گەورە هەموو لایەکمان بپارێزێتن و هەموو لایەکمان سەلامەت کە ئیمانمان سەلامەت بکات ئاگاداریش بن من كان في هذه أعمى فهو في الآخرة أعمى کێشەکە لەوەدا هەر کەسێک لەم دنیادا بەچێری بژیت لە قیامەتیشا بەچێری حەشرەکرێت یعنی ئەوەی ئاگای لە ڕووداوەکان نەبێت و خۆی نەپارێزێت لە فیتنەکانە بێگومان لە قیامەتیشا ڕزگاری نابێت چونکە ئێمە مرۆڤین خی گەورە بیستن و بینینی بێمەداوە هۆشی بێمەداوە ئەبێ بەگەڕی بێخین ئەگەرنە ڕزگارمان نابێت لە ئەو سیستەمە دەجالیانەی کە لە بەردەمماندا یاخود لە نێودا ئەژین خی گەورە هەموو لایەکمان پارێزرا وکات تا بە شێشتر بەخوای گەورەتان ئەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه